بۆ چەسپاندنی تەوتین یەکێتی لە بەغدا دادگای هێنایە سەرهێڵ. پارتیش لە هەولێر بە داواکاری گشتی هەڕەشە دەکات. سوودانی چی دەڵێت و لە کۆتایی کێ دەبێتە براوە؟ دوای ئەوەی هەفتەی ڕابردوو سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران ئومێد سەباح نووسراوێکی ئاراستەی داواکاری گشتی کرد سکاڵای یاسایی دژی هەموو بەڕێوەبەری بانک و بەرپرسانی پۆلیس و دامەزراوەکان سکاڵا بجوڵێنێ کە ڕێگری دەکەن لە تیمەکانی هەژماری من بە تایبەت نامەکە ئاراستەی سلێمانی و ناوچەکانی زۆنی سەوز بوو. هەر ئەم ڕۆژ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی فراکسیۆنەکەی لە بەغدا لە کاردانەوەی ئەم هەنگاوە لە دادگا سکاڵای دژی حکوومەتی هەرێم تۆمار کرد کە ڕێگری دەکات لە جێبەجێکردنی تەوتین و دەیەوێت هەژماری من بسەپێنێت. کۆڵبوونەوەی ململانەکانی نێوان ئەو دوولایەنە لەسەر پرۆژەی هەژماری من و تەوتین لە کاتێکدایە بەغدا بە تایبەت محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیران تاوەکوێسا هەڵوێستی خۆی ڕانەگەیاندووە ناوێت پشتیوانی هیچ لایەکیان لەدەست بدات بە تایبەت کە هەڵبژاردننی عێراق نزیکە. ئامانجی سوودانی ئەوەیە بۆ خلی داهاتوو ببێتە سەرۆک وەزیران بۆ ئەمەش پێویستی بە پشتیوانی زۆری لایەنەکان هەیە بەڵام بەپێی زانیاریەکان ئەو سکاڵای یەکێتی تۆماری کردووە ئەگەر دادگا لە بەغدا بە پشتبەستن بە بڕیاری دادگای فیدراڵی ئەگەری زۆرە سکاڵاکە لە بەرژەوەندی یەکێتی یەکلا ببێتەوە و دادگا بڕیار لەسەر پرۆسەی تەوتین لە هەموو هەرێمی کوردستان بدات.